کە سەروەت سڵاو لە کاکە نەبەز هەموو لایەکتان بەخێر هاتن. نایەیتەوە سەرێ لە شار نادەیتەوە سەرێ لە شار نادەیتەوە بیری سلەیمان ناکەی. هەموو کاتێکی باش کاکە کەمالجیان، کاکە نەبەز، هەموو لایەکتان بەخێر بێن. کاکە نەورۆز نێچی با زۆر حەزم لێتی دێمەوە. باشە با کات نەکوژین، بە تەمانگەڕی بین. بەهاری جوان سەرچاو هاتی. هەموو لایەکتان کاکە فەلاح بەخێر بێن بە سەرچاو. ئەچینە ناو بابەتەکەمە، چونکە یەکسەر بەڕاستی یەکسەر پێم خۆشە بچمە ناو بابەتەوە، چونکە داوای لێبوردنەکەم وەکو پێم وتن پێرێ باسی شەیتانمان کرد، دوێنێ شەو باسی ئادەممان کرد، شەیتان هاتە ناوەوە. ئەمڕۆ باسی قابیل و هابیلەکەین، واتە شەیتانیش و ئادەمیش ێنە ناوەوە. بۆیە لەوانەیە هەنێ جار برادران ئەڵێن بۆ نمونە ئەوەی دوێنێ شەو باسی کرد، بەڵام ئەمانە هەمووی گرێدراون بەیەکەوە یەکە بن بە تەواوکەری ئەویکە. چاوتان ماچەکەم سڵاو و ڕێز و حرمەتم قبولکەن لە هەر جێگایەکن لەو سەرزەمینە بە کاتی ئێستا ئەم کاتتان باش. بابەتی ئەم شەومان بابەتی قابیل و هابیلە، شێوەی کوشتنی، چۆن شەیتان خۆی هەڵە خۆی کورە ئەم شەیتانە ئەم ئەکتەرەی تر ئاوایە، چۆن وای کردووە کە قابیل هەڵخەڵەتێنێ بۆ نەیتوانی هابیل هەڵخەڵەتێنێ، بۆ تەنها گەڕیاڵانوەتە برا گەورە. وەلحاسڵی ترم ئەم چیرۆکانە هەر بەم شێوەیە هاتووە و وەکو ئەزانین ئەکتەری یەکەم خوایە، ئەکتەری دووەم شەیتانە و بێ ئەم دوانە بێ یەکتری فلیمەکە کۆتاییە، ناکرێ کۆتاییان بێت. ئەو چایان خوا شیرینە، هەستەکەم لە چمەلکیە بەیەکە. بەڵێ وەکو وتمان حەوا کاتێکە سکی بووە، هەموو سکێکی دوانە بووە، کوڕێک و کچێک، سکی دووەمی کوڕێک و کچێک، واش ئەوە بووە کە کچی ئەو سکە بۆ کوڕی ئەو سکە نەبێت، بەم شێوەیە هاتوون ژن بە ژنیان پێ بکەن. لێرە قابیل براگەورەیە لەگەڵ خوشکێکیا لە دایکە بێ، خوشکەکەی زۆر جوانە. هابیلیش لەگەڵ خوشکەکەیە لە دایکە بێ، جا کێشەکە ئەوەیە ناوی خوشکەکەی قابیل و هابیل خوش نازانی، خوش نازانێ ناوی خوشکەکانیان چییە، چونکە هەموو سەرچاوەکانی ئیسلام بگەڕێ ناوی ئەم دوو کچە نەهاتووە. لێرەش ئافرەتێک تاوانبارە کرێ بەوەی کە ئەم مەوزوعە ڕووبە. ئەم خوشکەی هابیل زۆر جوانە، ئەبێ بۆ کێ بێ؟ ئەبێ بۆ هابیل بێ. قابیلیش ئەڵێ نایە کاکە من ئەو خوشکە مەیمونەی تۆم ناوێ، من نامەوێ ئەو خوشکەی تۆم ناوێ، من خوشکەکەی خۆم مەوێ. ئادەمیش کۆراڵە مەردی خوا بە کوورە بیکە لە ڕێخوا ئاخر چۆنە بێ ئەمەیان خوشتە و لە یەک سکابوون و بەیەکەوە هاتوونەتە دەرەوە ئاخر شتی وها نابێ ڕۆڵە نابێ. ئەڵێ خوا یەکە و نەبووە بە دوو، من هەر خوشکەکەی خۆم مەوێ. ئاچێتە سەر کەلەی شەیتان و نایەتە خوارەوە، واتە شەیتانە چێتە سەر کەلەیە. باشە ئادەمیش هیچی نامێنێ، ئەڵێ کاکە ئەبێ یەکی حەسەناتێ بکەن بۆ ئەوەی کە بزانین کامتان ئەبن بە مێردی ئەم کچە جوانە. ئەلەوە
ئەی ئەگەر لە قابل وەرگیرە خوابێ ڕازی بێ بەوەی کە سواری خوشکی ئەو خوشکەی بێکە لەسکەکەیان بووە یعنی 50-50ە لەوانەیە بیباتەوە بەڵام ئادەم ئەم پێشنیارەکە کەچی لە قورئانە هاتووە خوا قسەکەرە خوا قسەکەرە لەم ئاەتەیە کە یەکی حەسەناتێ بکەن خوا ئاگری بەردا لە حەسەناتی هەر کامێکیان ئەوەیان ئەبێ بە خاوەنی ئەم کچە جوانە قابیل ئیشی زەراعەتەکە ئیشی زەراعەت و گەنم و جۆ و ئەوانەکە هابیلیش ئیشی ماڵداریەکە ئەڵێ کاکە تۆ بڕۆ لە گەنم و شتەکە و حەسەناتێ بکە بۆ خوا هابیلیش لە مەڕ و بزن و شتەکانی باش تێ بکە بە حەسەنات بۆ خوا بیبەن هەرێکێکتان لەسەر شاخێک داینێن خوا لە هەر کامێکیانی وەرگر ئاگری تێبەرێ باش ئەمانی ڕازیە بن چار نییە قابل بەم بابەتەش ئەوەیە هەردوو دڵە چونکە قابلیش وەکو شەیتان ئەزانێ خوا بۆ بە فیتنەی بینیان وەی چیرۆکەکە وها کراوە کە خوا ئەم فیتنەیەنێتەوە خوا ئەم فیتنەیەنێتەوە کە قابل و هابیل بابەشە هابیل یەک بەرانی قەڵەوە هێنەوەی با بۆ سەر شاخەکە قابلیش هەنێک گەنم و خۆڵ و مۆڵ و شتی و هاچێکەڵەکە وای بە بۆ سەر شاخەکە زرم خوا گەڕ یەکسەر گەڕ بەرەیاتە بەرانەکە بەرانێکشمان سووتان لێرە باشە گەڕی تێبەردا گەڕ خوا گڕی بەردایە بەرانەکەی هابیل و لە هابیلی وەرگرت قابلیش بەمە ڕازی نەبوو زۆر ئەوە بوو والحاصل حەسوودی بەوا بر کە خوا لەوی وەرگرتووە و تازە چاریش نییە بێم ژن بە ژنە بکە لەگەڵ قابلی برایە بەڵام هەرچیەکە ڕێگە نایە بەخۆی قابیل هابیل ببێ بە زاوای ببێ بە مێردی خوشکەکەی ئیتر هەر لە ئەوەیە بێ والحاصل چۆن لە ناوی باکورە چۆن ئەم سەگی سەگ بابە بکوژێ کورە پەستە لێت ببورن کە واڵم بەزیدر شتەکە خۆی ئاوایە دەی پەستە تەقە کوڕی ئادەمە تاوانەکایتە من بۆ تاوان نەکەم باش هەر بە قودرەتی قادر ڕۆژێک قابل لە ماڵەوە بێ هابیل دیار نییە وات زۆر درەنگیشە وایە بەهاتایەتەوە هابیل دیار نییە ئادەمی ژەڵێ ڕۆ لە قابل بڕۆ بزانە ئەم برایە و چی بەسەر هاتووە کاکە لەوانەیە مار خوارد بێتی گورە خوارد بێتی گۆرا چوزانم دەعبایە خوارد بێتی ئەڵێ بڕۆ بیدۆزەرەوە ئەویش هەرە ڕوا هەرە گەڕێت تا ئەیدۆزێتەوە ئەبینێ خەوتووە ئەڵێ ئەها ئەم سەگ بابە ئەوە ئێستا کاتێتی ئەچێتە پشتی سەریەوە سەیرەکە هابیل نووسووە بەردێ هەڵەگرێ و حەتا لە گیانیا بێ یا بە تۆقی سەری هابیلە هابیل ڕەوانەی ئەوەکە جا پێشەوەی بیکوژێ زۆر قسەی لەگەڵاکە و ئەڵێ من هەتووە کوژم ئەڵێ من ئاسمان هەستێ نایڵم ئەو خوشکەی من نایڵم ببێ بەژنی تو هەر ئینکاری لەگەڵاکە لە دوای ئەوەشی کە بڵێن خوا داوێتی لە هینەکەی خوا داوێتی لە حەسەناتەکەی هابیل و وەریگرتووە قابل لەوەشە هەر رازی نییە ئەڵێ خوا یەکەوت نەبووە بەدوو تۆ نابێ سواری خوشکی من ببی من ئەو خوشکەی خۆمە نایم رازی نییە هەر رازی نییە ئیتر ئەکەوێتە ئەوەوە چی بکە لێرە ڕێگەی لێگیراوە خوشکەکەی خۆی بێنێ و چی پێڵێن قڕحەشیان کردووە خەتوشێریان کردووە بووە هابیل دەرچووە ئەڵێ چار نییە بێ بیکوژم ئەوە بێ بەردێکەیە بە تەوقی سەری هابیلا و هابیل ڕەوانەی ئەو دنیاکە کوشتی ئەڵێ ئەی باوکە ڕۆ چیم کرد ئاسایی بوو لە لای کوشتی کەچی تایزەڵە ئەی باوکە ڕۆ چیم کرد ئێستا من چی لەم جەنازەیە بکەم دۆش دامێنێ بە دیاری جەنازەوە جەنازەی براکەیەوە
یعنی کێشەی نەبووە کوشتوویەتی کێشەی نەبووە ئەو هەموو کاتە هەڕەشەی کوشتنی لێ کردووە کێشەی نەبووە کە نەیەڵێ ببێ بە زاوای خوشکەکەی باتێ ئێستا کێشەی چی هەیە کێشەی شاردنەوەی هەیە کێشەی ئەوەی هەیە چۆن ئەم جەنازەیە چی لێ بکە خوش دەڵێ قەی ناکە پیاوی شێ کوشتووە وەرە با فێرێکم چی بکەین ڕاست دوو قەلە ڕەش بە ئاسمانەوە یا بەشەر دوو قەلە ڕەش بە ئاسمانەوە یا بەشەر چەک 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 ئەیەن بە دەنوک یەکێکیان ئەوی گیانە کوژی ئاویان یەکێکیانە کوژیە و زرم بەرە بێتەوە قەلە ڕەشەکەش یەت لە بەرامبەرەوە قابل ئاوا دانیشتووە و سەری ئەم شەڕاکە بزانێت چیەکە قەلە ڕەشەکەژیە بە دەنوک چاڵ هەڵەکەنێ چاڵێک هەڵەکەنێ و قەلە ڕەشە کوژراوەکەی ئەوەی کە بە ئازمانەوە زرمەی لێ هەزدان کوشتی ئەی شارێتەوە ئەی شارێتەوە قابلیش ئەڵێ ئافەرم ئافەرم ئەو چی کرد منیش ڕێک ئەوواکە ڕاستیەک قابل لە شارێتەوە هابی لە شارێتەوە چاڵ هەڵەکەنێ و هابیلی تێگە و هابی لە شارێتەوە و یەتەوە بۆ ماڵەوە و دەستی خوشکەکە یەگرێت ئیتر پرسیش نەکراوە ئایا خوشکەکەم ڕازیت بۆ نمونە بێی لەگەڵ منە ئایا خوشکەکەم ڕازیت تۆش و بکەی بە من ئەمە هەوێنی فیتنەیەکەش بوو واتە ئەم خوشکەی قابیل هەوێنی ئەم کوشتنە بوو جا چونکە یەکەم کوشتنە لەسەر زەویە هەر کەسێک بکوژێ جزئێکی تاوانی کوشتنەکەی ئۆتۆماتیکێچێ بۆ قابیل چونکە قابیل پیاوکوژە کوڕی کێیە کوڕی یەکەم پێغەمبەرە کوڕا گەورەی یەکەم پێغەمبەرە ئای لەوە خۆ هەمووی جەناوی مامووی جە 20 ساڵە دابەزیویتە خوارەوە 20 ساڵە باوکی دابەزیوەتە خوارەوە باوکی بەخوای وتی ئەی ئەگەر هەر خەریکی تاعەت و ئەوانە بمەم گێڕیتەوە بۆ بەهەشت وتی ئاخەمە نەبێ ئەمە لێرە ئەمە تەربیەتەکەیەتی کوڕەکەی پیاوکوژە ئێستا بۆ نمونە ئەگەر من زۆر جار خەڵک پێم ئەڵێ تۆ ساقتی نازانم تۆ چی باشە ئەگەر بۆ نمونە یەکێ لە مناڵەکانی من گوێی شەیتان کەڕ بێت ئاوا گوێی شەیتان کەڕ بێت کەسێک بکوژم کورالە تۆ بڕۆ تەربیەتی مناڵەکانێ بایە مناڵەکە و پیاوکوژ دەرنەچوە تۆ بڕۆ تەربیەتی مناڵەکە و بایە مناڵەکە و ئەوە نەبووایە ئێدە باشە دەکاکە بە ئادەمیش بڵێ تۆ بڕۆ تەربیەتی کوڕەکانێ بایە هەی حەنتوش تۆ یەکەم پێغەمبەری حەنتوش مناڵەکانت پیاوکوژن پیاوکوژی کێش برای خۆیە کوژێ جا وەرە ئەزانیی ئاخر کێشەکە لەوایە کورە هەر بەڕاستی گڕی بە یەک حیوان و مەیوانەکەی یا لەبەر و دەستی خوشکەکەیە گرێ بەبێەوەی پێی بڵێ ڕازی یا ڕازی نیت ئەی بات و ئەڕوا لێرە بڕۆ ئیتر نازانم ئادەم زانی کوڕەکەی کوژراوە ئایا خوا پێی وت هابیل کوژراوە ئایا پێی وت قابیل فراری کردووە ئایا پێی وت قابیل ئێستا نیکاحی خوشکەکەی خۆیەکە هیچی باس نەکراوە دین ناوێرێ باسی بکات جا باسی ئەخلاقم بۆ مەکە گڕ بەردەمە ئەخلاقم باشە جا ئەوەیە کاتێککە دەمیشەکەنەوە ڕاستیان باسی ئەخلاقەکەن لە کاتێکە نازانن هەرچی پێی بڵێ ئەخلاق لە یەک پێغەمبەرانیە بە تەحەداوە تەحەداتانەکەم تەحەدای کۆی موسڵمانانەکەم یەک تۆز ئەخلاقم لە یەک پێغەمبەرا بۆ بدۆزنەوە باشە یەک تۆز ئەخلاقم لە یەک پێغەمبەرا بۆ بدۆزنەوە من بە بەڵگەی خۆتانەوە بۆتانەهێنم کە یەک پێغەمبەریان ئەخلاقی تیانە بوو جا خۆی کێشەکە ئەوەیە 124,000 پێغەمبەر ناوی ئەوەیە هین باس کراوە بەڵام ناوی تەنها 15 هاتووە کەس نازانێ و جا ئەوە بابزانن ئەزاین چی ئەگەر بێت و کالکلیتیکەی ئەگەر بێت و وەکو حاسیبە ڕۆژەکان حسابکەی بە گیانی ئەزاین چی بە گیانی ئەو کەسەی گیانی محەممەد بەسەری ئەو کەسەی گیانی محەممەدی بەدەست بوو هەموو هەفتەیەک پێغەمبەرێک هاتووە
چونکە ئێمە سەیری کرد لە بینی موساوە لە بینی موساوە بووە عیسا یەک پێغەمەریتیانی لە بینی عیساوە بووە مەحەممەد یەک پێغەمەریتیانێ واتە لە بینی ئەم سێ پێغەمەرە چانێکە 4,000 ساڵ بڕۆرەوە بۆ ئەو 6,000 ساڵەکەی تەقسیمێکە بەسەر 24,000 پێغەمەرە ئەگەر هەر سێ ڕۆژجارێک پێغەمەرێک نەهات وەرە بە من بڵێت ڕۆک ئەگەر 1400 ساڵە لە هەموو مێژووی مرۆڤایەتیە مرۆڤ ئەوەنە زۆر لەسەر زەوی نەبووە بۆ ئێستا گەوادێک نایە بڵێ من پێغەمەرم ئاخر ناکرێ ئەو هەموو خەڵکە ئەمڕۆ بێ پێغەمەر بێت یا هەر ئەوەیە کە ئێستا باوی ئەنتەرنێتە باوی کامیرەیە باوی بەدرۆخستنەوەیە باوی پروڤە باوی بەڵگەیە بۆیە کەس ناوێرە بڵێ پێغەمەرم بیرم نەبوودانەیەک لە لەندەن هەیە ئەڵێ من پێغەمەرم کۆمەڵ خەڵکی بەدواوێ کابراایەکی پاکستانیە کابراایەکی پاکستانی ئەڵێ من پێغەمەرم کۆمەڵی خەڵکی بەدواوێ باشە وتمان قابیل خوشکەکەی دەستی خوشکەکەی خۆی گرت و هاتن بە حیوانەکانیانەوە دوور کەوتنەوە هاتن بۆ ناو دۆڵەکان و ئیتر لەوێ دەستی کرد بە ژیان و باسیەوە ناکا کە ئادەم گەڕابێ بە دوایانە یا دۆزی بیانەتۆ نییە شتی وان نییە ئیتر لە دوای ئەوە مناڵەکانی ئادەم تەمان یاڵێن حەوا وەکو هین وا بووە شفتەژێشی کردووە وەکو کەروێش وا بۆ شفتەژەی کردووە هەر نۆ مانگجارێ دوانی فڕێیاوە ئیتر ئەوە بێت دوای ئەوە ڕوڵ و سەرۆکایەتی ئەدرێ بە کێ لە مناڵەکانی ئادەمە ئەدرێ بە شیث یەکێ لە مناڵەکانی ئادەم لە هەنێ ڕیوایەتە ئەڵێن پێغەمەرە لە هەنێ ڕیوایەتە هاتووە کە پێغەمەر نییە بەڵام کاتێکە قابیل دوور کەوتەوە ئیتر بوو بە سەلەفی ساڵح هەر هەمووی بوو بە تەوحید و یەک کەسی بێدین و بێ ئیمانی تیا نەما هەر هەمووی بوو بە تەقواکەر و پاڕانەوە لە خوا و ئیتر هەر لە بانی تا ئێوارە خەریکی کاسبی بوون و بە قوربانی گەڵوگونی خوا بوون نەما چونکە قابیل هەر قابیل بوو کێشەکە ئیتر لە دوای ئەوەوە هەمووی خواپەرست بوو هەتا ڕۆژێک هەر بە قودرەتی قادر گوێیان لێیە دەنگی شمشاڵیە دەنگی جوزەلەیە دەڵێ ئەی کوڵەنی جارێرەیە ئەمانێ دەسەیە ماڵە قاقانی هەیە جا شاخەکانیش دەنگێیایەوە وتیان ئارێ باشە ئەمە چییە بەربوونەوە بزان ئارێ ئەم دەنگە چییە خۆ بەحساب مرۆڤایەتی نییە و ئەم دەنگەش دەنگی مرۆڤە بابزانین مەسەلە چییە شەیتان هەم خۆی هەڵکێشایەوە ناو مەسەلەک جاوتی ئای بەینێ منوە تۆ باوانم ئای دنیا پەیزانی دەنگشم خۆش نییە دەنگم خۆش نییە گۆرانی بێژ نیم بەزیتر ئاوایە حەسەن زیرەکی وایەتمە حەسەن زیرەک بە زۆری گوێ لە دەنگی حەسەن زیرەک و عەتا قەراخی ئەگرم ماملێ ئەم دەنگانم بەلاوە ئەوەیە پیرێکی جا ئەوە جیلی پیر دایما و جیلە پیرانە حەزی لە گۆرانێ کۆنەکان باش هات نەخوارەوە سەیرەکەن چی ئەڵەن ئەی هاوار ئەمە حۆرین باریون ئەم کچە جوانانە چین سەیرەکەن مامە یەک ڕەش بەڵەک و تێخە و لێخەیە هەر مەپرسە واشتی وای نەدیوە زۆر خۆشە وەکو ئەوەی نییە ها ئەم عەرەبانە هەیە یەک بۆ ئەوروپاچن بۆ نای کڵۆبوشە سەیرەکەن دنیایەکی ترە لە لای ئەوان هەر یەکسەر پەلامارەیەن تێگەی هەر یەکسەر پەلامارێن مەگەر بە شەق بیان جێڕیتە دواوە چونکە شیوەهایان نەدیوە جاگوش نەدیو جا جەماعەتی کوڕەکانی ئادەمیشەوانەی کە لەگەڵ شیتا بوون بەم شێوەیە بوو هاتن کچی سەیرەکەن ئەم کوڕە قۆزانە ئەمە چییە چونکە قابیل خۆی نابوود ناشرین بووە خوشکەکەی زۆر جوان بووە هەر بە تەریقەی سوتفە کچەکانیش جوان دەرچوون پیاوەکانیان ناشرین دەرچوون بەس پیاوەکانی عەشیرەتی شیث
جوان بوون پیاوەکانی عەشیرەتی شیث جوان بوون کاتی ئەوە کچەکان سەیرەکەنم کوڕە قۆزانە هاتوون کوراڵەوە ئێوە چینەوە کێن کاگە ئێوەڵی فریشتن هاتوونەتە خوارەوە کوراڵێ نازانین ئەی ئێوە چینەڵێ حواری کەوتونەتە خوارەوە وەڵحاصل اختیڵات تێخەولێخە دروستە بێتەوە ئەبێ بە یەک تێخەولێخە کورە هەیانە بە 4-5 جاری هەر تەواو نابێت ئیتر چون گەشتی وەها جوانیان نەبینیوە اختیڵات دروستە بێ ماچ و مۆش دروستە بێ کورە سێکس دروستە بێ کورە ئەنواع و ئەشکاڵ اختیڵات دروستە بێ و بەزمەکە قۆڕ بووەوە هەم کافرستانی هەستایە جا ئێمە من ناتوانم بڵێم ئێمە بەڵام موسڵمانان نەوەی ئەمانە لێرەوە چییە بێ تووڕابێ خوا تووڕابێ و کاکە زلمەیان لێ هەڵەسێنێ ئەیان نابە شەڕ شەڕی چی دروستە بێ شەڕی بینی شیث و ئەوە یەکەم حربە ئەمە یەکەم حربە لە تاریخی مرۆڤایەتیە کە دروستە بێ شەڕی شیث و قابیلە ئیتر وای لێیەت بە هێڵپی خوا بە یارمەتی خوا ئەوانەی کە لە خواپەرست بوون هینەکانیان لەناو برد جەماعەتی قابیل و خوانەناس و کافرەکانیان لەناو برد جا ئێمە چیرۆکی کەسێکی کەمان هەیە زۆر کورتە بۆیە نامەوێ بەڕاستی شەوێکی پێوە بکوژم هەر ئێستا ئەیەم بەدەم ئەم بابەتەوە لێرە ئیتر تەوحید دروستە بێتەوە وەڵحاصل بێهینەکان لە ناوە چن بەڵام هێشتا چی بووە اختیڵات دروست بووە لەگەڵ ئەم نەوەی زۆڵانەیە ئەم نەوەی خوشک و برایانەیە هەم نەوە خراوەتەوە لەمانەش هەر بە قودرەتی قادر ئیدریسە نێری پێغەمبەرێکمان هەیە بە ناوی ئیدریسەوە بەبێ ئەوەی باز بکرێ ئەم ئیدریسە چی کردو بەبێ ئەوەی باز بکرێ بۆچی قەومێک هاتووە بەبێ ئەوەی باز بکرێ هیچ ئەکتیڤەتیەکی هەبوو بێت دوو ئاەتی قۆڕی بەناوە هاتووە دوو ئاەتی قۆڕ ئەویش نازانم یاری هینیان نەکردووە دوو ئاەت هاتووە بۆ ئەم پێغەمبەرە ئەمە هەموو مەسەلەکەیەتی ئەڵێ ڕۆژێ دوو مەلایکە لە ئاسمانەوە دابەزن دوو مەلایکە دابەزن سەیرەکەن ئیدریسە شێت ئاوا لە بندارێکا دانیشت جا ئەڵێن هینیش بووە چی پێڵێن هینی عەزەڵات و شتیش بووە کەسێکی بە هەیکەلوانە بووە کەسێکی بە هەیکەلوانە بەس دیارە هەر لەوانەیە هەر مار و دوو پشکی کوشتە بێ چونکە باسی هیچ ناکە باسی هیچ شتێک ناکە باس ناکە بۆچی قەومێک هاتووە باس ناکە ئەم کابرایە ئاخر ناو هێناوە ئەی نابێ بزانین چی هەبووە و چی نەبووە گوێ بگرن دوو مەلایکە دێن ئەڵێن ئیدریس السلام علیکم ورحمة الله وبركاته ئیدریسی جوابیان هاتووە ئەڵێ وعليكم السلام ورحمة الله وبركاته وەکو هێزی اختیفا هەیە یەن کەسێکە فڕێنن کەسێکە فڕێن و ئەیبەن لە دوور لە جێگایەکەی کوژن تێگەی اختیفاەکەن مەسەلەی ئیدریس ڕێک وەکو اختیفا وایە ئەم مەلایکەتانەیەن سەلامی لێەکەن ئەڵێ وەرە لەگەڵمانە ئەڵێ بۆ کوێ ئەڵێ بێدەنگ بە وەرە لەگەڵمانە ڕاست ئیتر نازانم باڵی لێپەیا بێ نازانم بوراقی بۆیەنە نەمەکەرە باڵدارەکە یان چی شتێ ڕاست ئەیبەنە سەرەوە بۆ کوێ بۆ تابقی چوار باسی بینا ناکەم تەبەقەی چوار باسی ئاسمانەکەم ئەیبەن بۆ تەبەقەی چوار هەر لەوێ ئەگەناوێ زرم ئیزرائیلێت ئەڵێ ئابرا جوبرایل چۆنی باشی ئەڵێ بژی سوپاس ئەڵێ ئەمە کێیە ئەڵێ خێرا ئەوە چیەکەی لە تەبەقی چوار بۆ هاتووی بۆ تەبەقی چوار ئەڵێ وەڵا خوا ناردمی وتی بڕۆ ڕۆحی ئیدریس لە تەبەقی چوار بچێشە
جوبرایلیش ئەڵێ کوڕە خۆ ئێستا هێنامان کاکە هەر یەک دەقە ئەڵێ چەنی کات ماوە ئەڵێ یەک چاوتروکان یەک چاوتروکانیشی نەماوە ئەی لەوایە مام قسە چەنی بێچوو ئەڵێ یەک چاوتروکانیش کاتی نەماوە ئیتر لە تەبەقی چوارەی کوژن واتە بە زینووی ئیدریس ئەبەنە تەبەقی چوار لە تەبەقی چوار ئیزرائیلیەت لەوێ ڕۆحی کێشێ ئەمە کورت و مختصەری ئەم پێغەمبەرەیە هیچ شتێکی گەی لەسەر باز نەکراوە بۆ کێ هات چی کرد چی نەکردووە قەومەکەی کێ بوو نازانم چی نییە باسی هیچ شتێک نەکراوە تەنها دوو ئاەتی قۆڕ کراوە دوو سێ مەلایکە دابەزن هەڵی کێشن ئەیبەنە قاتی چوار لەوێ ئیزرائیلیەت پێڵێڵە چەنی کات ماڵەیەکی کات نەماوە یەکسەر لەوێ ڕۆحی کێشێ و لە تەبەقی چوارە لە تەبەقی چوارە تەنها ئەومان هەیە بە مردووی لە تەبەقی چوارە ئیتر مردوەکانی کامی لە خوارەوە ئەو بە جسم و بە بۆدیش لە تەبەقی چوارە چاوتان ماچەکە میوادارم سرم نێشان بێتن ئەمە بابەتی ئەمڕۆ جا ئەوەم لە بیر نەچێت کورە جارجار شتم لە بیرەچێ ئاخ پیری وەزار حی ئەوە لە بەسەلەی ئادەمیشە ناوبڕێکم لە بیر چوو با هەر لێرەوە تا باسکەم قەوس ئەیخەمە ناو قەوسێکەوە هینەکەی ئادەم خوا قۆپیەکە لەگەڵ ئادەمە ئەچێ ئەوە نییە بەلایکەتەکان گلەیان لە خوا کردووە چیەکەیت و ئەمە چییە و نازانم ئەوانە ئەڵێ ئەچێ بە دزیەوە ئادەم فێری ناوی شتەکانەکە بۆ نمونە ئەوە کەرە ئەوە گوێرەکەیە ئەوە سێوە ئەوە پرتەقاڵە ئەوەیە ئەمە ئەوەیە ناوەکانیان فێرەکە مەلایکەتەکان بانگەکە ئەڵێ دەی ئەگەر ئازان بۆ نمونە مەیکەن داهرا بۆ نمونەیەکەێنەوە بۆ نمونەڵێ دەی ئەگەر ئازان بە مەلایکەتەکانە هاو شتێ ئەوە گوێی درێژە و چوار قاچی هەیە ئەوە چی پێڵێ ئەنشەڵێن خوای جان وڵا هەر شتێک تۆ خۆ پێونەوە بێتین ئێمە نازانین ئێمە چوزانینەوە چیە ئەڵێ ئادەمەوە چی پێڵێنەوە گوێ درێژ ئەڵێ ئەها پێم وتن کاکە ئادەم زیرەکە ئادەی ناوی شتەکانیان پێ بڵێ ئادەمیش ئەڵێ ئەوەیە فێری کردووە قۆبی لەگەڵا کرد قۆبی لەگەڵ ئادەماگا لە بە مەلایکەتەکان دەیەگەر ئازان وەکو وایە تۆ بێی بە مناڵێکی باخچەی ساوایان بڵێ وەرە ئادەی تۆ ئەگەر ئازای ئیمتیحانی بە کلۆری بە ئیمتیحانی بە کلۆری پۆلی 6 دادێ بە آخر تو شەرەف ئەمە پرسیارە ئەمە ئاەتە کاک آخر ئەمە پرسیارە دەی بڵێ ئادەی ئەوە گەرازان دەیەوە ئەگەرازان ناویچ بۆ نمونە بڵێ ئەمە چی خوا چوزانێ داماوە پێونەوە دووە چوزانێ ئەڵێ نازانم هەرچی خۆ پێرە نەکردێ هیچ نازانین ئادەم ئەڵێ ئەوەیە پێم نەوتن بەزیەوە خۆی فێرێکە ئەڵێ خوا خۆی ناوی هەموو شتەکانی فێری ئادەم کرد دوای بە مەلایکەتەکانی وتی ئادەی ئەگەر ئازانەوە ناوی شتەکانم پێ بڵێ ئازای خۆ نەبێ جا لە مەسەلەی هینی شاخەری بۆ ئەم ناوبڕەم لە بیر چێ لە مەسەلەی قابیل و هابیلە ئەم مۆسیقای کە هێنانێ خوارەوە ئەم گۆرانیە وەکو وتمان هۆ کوڵە نجارێڕێیە ئەمانە دەسەیە ماڵە قاقانیە بەینیە قابیل و شید باوانم دنێیە پێیزانیە ئەم مۆسیقاوینە لەوێوە حرام بووە قەسەم بەوەی جانی مەحەمەدی بەدەست بوو گوێ بگرە گوێ لە مۆسیقا بگریت گوێ لە گۆرانی بگریت هەر هەموو وەکو گۆشتی بەراز وایە حرامە نابێ ئەوەی کە تۆ گوێی لێ بگری وەکو موسڵمان تەنها قورئانە ئەتوانی تەنها گوێ لە قورئان بگریت چونکە تۆ وەکو موسڵمان بۆ نییە جا من پێ دەڵێم بە بەڵگەشەوە پێ دەڵێم گوێگرتن لە گۆرانی لە مۆسیقا بە هەموو شێوەیەک حرامە سەدەق الله العەظیم باشە دەی چاوتان ماچەکەم و شەوتان شەد